پێرخوازانی عەزیز سڵاوی خی گەورەتان لەوێت هیوادارم کە تەندروست باش بن بۆ ئەوەی کە ئێمە لە هەر بابەتێکی دیاریکراودا بتوانین نمرەی باش بهێنین و زانیاریەکانمان لە بابەتێکی دیاریکراودا گەشە بکات کۆمەڵک بنەمای بنەڕەتی هەیە ئێمە پێویستە پێڕەوی بکەین. یەکەم بریتە لەوەی کە لە کاتی وانەکاندا بەباشی گوێ لە مامۆستا بگریت. دووەمیان ئەوەیە کە ئێمە لە گەڵ گوێگرتنماندا تێبینی بنووسین. سێمیان ئەوەیە کە ئێمە پرسیار دروستکەین لەسەر بابەتەکان و گفتوگۆ بکەین لەگەڵ مامۆستا. چوارمیان ئەوەی کە مامۆستایان وەکو ئەرکی ماڵەوە پێمان دەدەن کە ئێمە ناوی دەنەین چەند خولەکێک یاخود تەرخانکردنی کات بۆ گەشەکردن و فێربوونی خۆمان. پێویستە کات تەرخان بکەین بۆ وەرکانی کە مامۆستا پێمان دەدەن بە ئامانجی گەشەکردن و فێربوونی خۆمان. لەبەرەوە ئەم هەنگاوانە بگرنە بەر بەدڵنیاییەوە هەم لە بابەتەکان باش تێدەگەن و هەمیش ئاستی زانستیتان بەرەو پێشەوە دەچێت. ئێمە لە بابەتی پێشتردا باسی جوڵەمان کرد و جوڵەمان پۆڵین کرد بۆ دوو بەش لەسەر بنەمای دووبارەکردنەوەی جوڵەکە لە کاتە یەکسانەکاندا. لە سەر هەمان ڕێڕە و ئێمە جوڵەمان پۆڵین کرد بۆ دوو بەش. بەشێکیان پێمان دەگوت جوڵەی بەپات، بەشەکەی تر پێمان دەگوت جوڵەی بەهێڵ. جوڵەی بەپات هەموو جوڵانە دەگرێتەوە کە خۆیان دووبارە دەکەنەوە لە کاتە یەکسانەکاندا و لەسەر هەمان ڕێڕە. بەڵام جوڵەی بەهێڵ ئەو جوڵانە دەگرێتەوە کە خۆیان دووبارە ناکەنەوە لەسەر هەمان ڕێڕە. ئەمیش پۆڵێن دەبوو بۆ دوو بەش. بەهێڵی ڕێکمان هەبوو یاخود لەسەر ڕێڕەوێکی ڕاست و بەهێڵی کێربمانە بوو یاخود چەماوە. ئێمە لە ساڵانی پێشتردا ئەم دوو جۆر جوڵەیەمان خوێندووە و جوڵەی بەپاتمان پۆڵێن دەکرد بۆ چەند بەشێک: جوڵەی بەخور، جوڵەی بەسوور و جوڵەی بەلەرە. ئەم سێ جۆر جوڵەیە جوڵەکانیان لە کاتە یەکسانەکاندا دووبارە دەبەوە لەسەر هەمان ڕێڕە. نمونەی سوورانەوەی زەوی بە دەوری خۆردا هەموو 365 ڕۆژ جارێک خولێک تەواو دەکات و بە دەوری خۆردا لەسەر هەمان ڕێڕە و بە دەوری خۆردا دەسوڕێتەوە. ئەمە پێمان دەگوت جوڵەیەکی دووبارەوە بوو یاخود با بڵێن جوڵەی بەپات. جوڵەی بەلەرەشمان پۆڵێن کرد بۆ دوو جۆر جوڵەی تر. جوڵەی بەلەرە ئەمیشمان پۆڵێن کرد بۆ دوو جۆر جوڵەی تر: جوڵەی شەپۆل لەگەڵ جوڵەی هارمۆنی سادە. گوتمان گرنگترین جیاوازیە کە لە نێوان ئەم دوانەدا هەبێت ئەمە شەپۆل وزە دەگوازێتەوە، بەڵام جوڵەی هارمۆنی سادە وزە ناگوازێتەوە. جوڵەی هارمۆنی سادە ئێمە لە داهاتوودا بۆ دوو سیستەم دەیخوێنین: بارستایی سپرین لەگەڵ پەندۆڵی سادە. ئێمە بەم شێوەیە جوڵەمان پۆڵێن کرد و هاتین لە بابەتی پێشوماندا وەسفی جوڵەی بەخورمان کرد. مان جوڵەی بەخور لەبەرەوەی بە گۆشەیەکی دیاریکراو لادەدات بۆیە وەسفی هێندەکان وەسفی ئەم جوڵەیە دەکەین بە چی؟ بە گۆشە، واتە بە گۆشە لادانێک لادەدات، بە گۆشە خێراییەک بە دەوری تەوەرەیەکی دیاریکراودا دەخولێتەوە و بە گۆشە تاودانێک گۆشە خێراییەکەی گۆڕانکاری بەسەردادێت. و باسی جوڵەی بەسووریشمان کرد. گوتمان جوڵەی بەسوور جوڵەی تەنێکە بە دەوری تەوەرەیەکی جێگیردا کە ئەم تەوەرەیە بەشێک نییە لە تەنەکە، یاخود جوڵەی تەنێکە بە دەوری تەنێکی تردا یاخود بە دەوری خاڵێکی تردا لەسەر ڕێڕەوێکی بازنەی. جوڵەی بەخولیش جوڵەی تەنێک بوو بە دەوری تەوەرەیەکی جێگیردا کە ئەم تەوەرەیە بەستونی با چەقەکەیدا تێدەپەڕی، بە مانایەکتر بە دەوری خۆیدا دەخولایەوە. بەم شێوەیە ئێمە باسی جوڵەمان کرد. لێرەدا پرسیارێک دروست دەبێت. ئێمە گوتمان جوڵە بریتیە لە گۆڕینی شوێن. گۆڕینی شوێن. بەڵام کە تێبینیتان کردبێت ئەو تەنانەی کە بە دەوری خۆیاندا دەخولێنەوە شوێنەکانیان ناگۆڕێت، بەڵام هێشتا ئەو تەنانەی کە بە دەوری خۆیاندا دەخولێنەوە
ئێمە دەڵێن جوڵەیەک دەکەن و جوڵەکەشیان ناوماننا جوڵەی بەخۆ. باشە تۆ چۆن ئەمەشی دەکەیەوە لە کاتێکدا کە شوێنەکەی ناگۆڕێت بەڵام هێشتا دەڵێن ئەم تەنە جوڵەیەک دەکات. ئەم پرسیارە وەڵامی ئەم پرسیارە دەکرێت ئەگەر بەباشی لە ڤیدیۆی یەکەم تێگەیشتبی لە وەسفکردنی جوڵە بەدڵنایەوە دەبێت وەڵامەکەی دەستکەوت بێت، ئەگەرنا ئەوە دەتوانن لە پۆلدا لەگەڵ مامۆستا یاخود لەگەڵ هاوڕەکانتاندا گفتوگۆ بکەن لەسەر وەڵامی ئەم پرسیارە. و هەروەها باسی ئەوەشمان کرد گوتمان تەنێک بۆ ئەوەی کە پارێزگاری لە شێوە بنەڕەتەکەی خۆی بکات پێویستە هەموو و خاڵانی کە لەسەر ئەم تەنەدا هەن بە دەوری تەوەرەیەکی جێگیردا دەخولێنەوە، پێویستە بە هەمان گۆشە خێرایی و بە هەمان گۆشە تاودان بخولێنەوە. بۆچی؟ بۆ ئەوەی پارێزگاری لە شێوە بنەڕەتەکەی خۆی بکات. خۆ ئەگەر بێت و ئەم خاڵە گۆشە تاودان یاخود گۆشە خێرایی جیاواز بێت لە ئەم خاڵە، ئەو کاتە شێوەی تەنەکە تێک دەچێت و وەکو شێوە بنەڕەتەکەی خۆی نامێنێتەوە. بۆیە بۆی کاتەنێک پارێزگاری لە شێوە بنەڕەتەکەی خۆی بکات لە کاتی خولانەوەیدا، پێویستە هەموو خاڵانی کە لەسەر تەنەکە هەیە بە هەمان گۆشە خێرایی و هەمان گۆشە تاودان بخولێنەوە. لەم ڤیدیۆیەدا باس لە بەراوردکردنی هێندە بەخولەکان دەکەین بە هێندە بەهێڵەکان. هێندە بەخولەکان و ئێمە ساڵانی پێشتر خوێندومانە کاتێک کاتەنێک جوڵەیەکی بەهێڵ دەکات واتە چی؟ واتە لەسەر ڕێڕەوێکی ڕێک لەسەر ڕێڕەوێکی ڕاست جوڵەیەک دەکات. گوتمان لەم خاڵەدا کاتێک کە دەچێت بۆ ئەم خاڵە چی دەکات؟ لادانێک دەبڕێت. ئەم لادانە بە چی هێمامان دەکرد؟ بە ئێکس هێمامان دەکرد. گوتمان کاتێک کە لەم خاڵە دەچێت بۆ ئەم خاڵە پێویستی بە کات هەیە و لادانی بڕاو لە کاتێکی دیاری کراودا پێمان دەگوت چی؟ ڤیلۆسیتی، خێرایی کە بە ڤی هێمامان دەکرد. و کاتێک کە خێراییەکەی گۆڕانی بەسەردا دەهات ئەم تەنە تاودانێکی بۆ دروست دەبوو کە بە ئەی هێمامان دەکرد. کەواتە هێندە بەهێڵەکانمان وەسف دەکرد بە ئێکس لادان ڤی خێرایی و ئەی تاودان. بەڵام هێندە بەخولەکان ئێمە بە چی وەسفمان دەکردن؟ بە گۆشەیەک وەسفمان دەکردن. واتە لە جیاتی ئێکس لادانەکە دەبوو بە چی؟ دەبوو بە ثێتا، واتە دەبوو بە گۆشە لادان. ئەی خێراییەکەی دەبوو بە ئۆمێگا، دەبوو بە گۆشە خێرایی. ئەی تاودانەکەی دەبوو بە گۆشە تاودان کە پێمان دەگوت ئالفا. و هەر یاسا کە تۆ ساڵانی پێشتر خوێندوتە بۆ جوڵەی بەهێڵ، لە جوڵەی بەخول چیان لێدێت؟ هەموو ئێکسێک دەبێتە ثێتا، هەموو ڤیەک دەبێتە ئۆمێگا، هەموو ئەیەک دەبێتە ئالفا. و لە ساڵانی پێشتر ئێمە خوێندومانە 4 یاسامان هەیە بۆ جوڵەی تەنێک کاتێک کە بە تاودانێکی ڕێک یاخود بە تاودانێکی نەگۆڕ جوڵە دەکات. باشە تاودانی ڕێک یاخود تاودانی نەگۆڕ مانای چییە؟ تاودانی ڕێک، تاودانی نەگۆڕ مەبەستمان ئەوەیە کە ئەم تەنە کاتێک کە جوڵەیەک دەکات، کاتێک کە خێراییەکەی زیاد دەکات، خێراییەکەی بە شێوازێکی یەکسان لە کاتە یەکسانەکاندا زیاد دەکات. مەبەستمان چییە؟ مەبەستمان ئەوەیە کە کاتێک کە تەنێک جوڵەیەک دەکات بنمونە لەم خاڵە بۆ ئەم خاڵە، لە ئەگەر بۆ هەر چرکەیەک تایم ئەگەر یەکسان بێ بە یەک سێکەند، ئەگەر لە هەر چرکەیەکدا خێراییەکەی ببێتە 10 مەتر لەسەر چرکە، ئەوە لە کاتی دووەمدا یاخود لە چرکەی دووەمدا خێراییەکەی دەبێتە چەند؟ خێراییەکەی دەبێتە 20 مەتر لەسەر چرکە، واتە بە شێوازێکی یەکسان خێراییەکەی زیاد دەکات. ئەی لە 3 چرکەدا خێراییەکەی دەبێتە چەند؟ خێراییەکەی دەبێتە 30 مەتر لەسەر چرکە. واتە چی؟ واتە لە هەر چرکەیەک 10 مەتر لەسەر چرکە خێراییەکەی زیاد دەکات. با بێم بزانین ئەمانە تاودانەکەیان نەگۆڕە. ئەگەر تاودان لە نێوان ئەم دوو خاڵەدا وەربگرین، لە نێوان ئەم دوو کات تاودان یەکسانە بە چی؟ یەکسانە بە گۆڕان لە خێرایی دابەشی دڵتاتی، یەکسانیشە بە چی؟ ڤی دووەم ناقسەن ڤی ئینەیشەڵ
ناقسەن v یەکەم دابەشی t دووەم ناقسەن t یەکەم. باشە یەکسانیشە بەچی v دووەمم چەندە 20 مەتر لەسەر چرکە ناقسەن v یەک چەندە 10 مەتر لەسەر چرکە دابەشی t دووەم چەندە 2 ناقسەن t یەکەم چەندە 1 یەکسانیشە بە چەند یەکسانیشە بە 10 لەسەر 1 یەکسانیشە بە 10 مەتر ئەمە با ناونەی تاودانی یەکەم. وەربا لە نێوان ئەم دوو خاڵەدا بیدۆزینەوە ئەی یەکسانە بەچی ئەمە یاساکەی نانووسمەوە ئەمە دەبێتە چی دەبێتە v3 بابینووسین دەبێتە v3 ناقسەن v2 t3 ناقسەن t2 یەکسانیشە v3 چەندە 30 مەتر لەسەر چرکە ناقسەن v2 چەندە 20 مەتر لەسەر چرکە t3 چەندە 3 چرکە ناقسەن t2 چەندە 2 چرکە یەکسانیشە بەچی دە لەسەر یەک یەکسانیشە بە 10 مەتر. ئەگەر تێبینی بکەی هەمان تاودان بە بڕی هەمان تاودان ئەم تەنە خێراییەکەی زیاد دەکات واتە تاودانەکەی ناگۆڕێت. وەرە خۆت لە نێوان ئەمە و ئەمەدا بیدۆزەوە بزانە هەمان تاودان دەکات یاخود نا حتمما دەبێ هەمان تاودان بکە ئەگەر تاودانەکەی نەگۆڕ بێت. کەواتە مەبەستمان لە تاودانی ڕێک یاخود تاودانی نەگۆڕ ئەوەیە کە خێراییەکەی بە شێوازێکی یەکسان لە کاتە یەکسانەکاندا زیاد دەکات. لە پۆلی 11دا ئێمە 4 یاسامان هەبوو بۆ جوڵەی تەنێک کاتێککە بە تاودانێکی ڕێک بە تاودانێکی نەگۆڕم تەنە جوڵە دەکات. لە پۆلی 12دا ئەم یاسانش بۆ جوڵەی بەخول هەمان یاسان بەڵام تەنها ئەوەی لە جیاتی x تێتا دەنووسم لە جیاتی v ئۆمێگا دەنووسم لە جیاتی a دەنووسم ئالفا. بەم شێوەیە یاساکان بۆ تاودانێکی نەگۆڕ بۆ گۆشە تاودانێکی نەگۆڕ لە جوڵەی بەخۆل من دەتوانم ئەم یاسانە بەکار بهێنم. ئەم یاسانش پێویستە بیزانن و بۆی ئەم یاسانە بتوان لە مشکی ئێمەدا بچەسپێت و بتوانین بەکاریان بهێنین تاکە ڕێگە و گرنگترین ڕێگەیەک ئەوەیە کە پرسیاریان لەسەر شیکارکەین بە ئەم یاسا بۆ ئەوی کە هەم بە بیرمان بێتەوە و هەمیش بتوانین بە شێوازێکی زۆر ئاسان پرسیاری پێ شیکار بکەین. با هاوکێشەکانمان لەبەر چاو بێت بۆ ئەوی کە بزانین چۆن ئەم هاوکێشانە بەکار دەهێنین. کەواتە کاتێک کە دەڵێن تەنێک بە گۆشە تاودانێکی نەگۆڕ دەخولێتەوە واتای چییە؟ واتای ئەوەیە کە گۆشە خێراییەکەی بە شێوازێکی یەکسان زیاد دەکات. بینە سەر نمونەی یەک بۆدا دەڵێت تای پاسکیلێکی هەڵگەڕاوە 11 ڕاد دەبڕێت لە 2 چرکەدا. ئەگەر تێبینی بکەین ڕاستەخۆ پێی نەگوتین گۆشە لادانەکە 11 ڕادە بەڵکو ئێمە دەوێت بەپێی چی بیزانین بەپێی ئەو یەکەیەی کە ژمارەکە هەیەی ڕاد چی پێدەپێوم گۆشە لادانی پێدەپێوم کەواتە دەوێت بزانم ئەمە یەکسانە بە گۆشە لادان لە ماوەی چەندە دلتەتی یەکسانە بە 2 سێکەند 2 چرکە. گۆشە تاودانی تایەکە چەندە ئەلفا یەکسانە بە چەند ئەگەر سەرەتا گۆشە خێراییەکەی یەکسان بێت بە 2 ڕاد پێر سێکەند. کەواتە من 4 یاسام هەیە کام یاسا بەکاربهێنم بۆ دۆزینەوەی گۆشە تاودان. ئەگەر ئەم یاسا بەکاربهێنم تێبینی دەکەم ئۆمێگا فاینەڵ نەزانراوە و ئالفاشم نەزانراوە کەواتە 2 نەزانراوم هەیە لە هاوکێشەکە من ناتوانم بەو هاوکێشەیە بیدۆزمەوە. لێرەش بە هەمان شێوە ئۆمێگا فاینەڵ ئالفامان هەیە ئێمە ناتوانین بەم هاوکێشەیەش بیدۆزینەوە. لێرە دلتا سێتا زانراوە ئۆمێگا ئای زانراوە ئۆمێگا فاینەڵ نەزانراوە کاتەکەیشی زانراوە. لێرە یەک نەزانراومەیە بەڵام من چیم دەوێت گۆشە تاودان بۆ دەتوانم لێرە گۆشە خێرایی کۆتایی بدۆزمەوە و لەم هاوکێشەیە دای بنێم بۆی ئالفا بدۆزمەوە. بەڵام ئەگەر تێبینی بکەین لەم یاسایە تەنها یەک نەزانراوەیە بۆیە ڕاستەوخۆ دەتوانم گۆشە تاودان لەم هاوکێشەیەدا بدۆزمەوە. چۆن ئەم هاوکێشەیە ڕێکخەم؟ ئەمە تەنها دانانەوەی ژمارەیە بەڵام پێش دانانەوەی ژمارە تۆ دەبێت هاوکێشەکە ڕێکخەیت. من چۆن ئەم هاوکێشەیە ڕێکخەم؟ یەکەمی شت وەرە خۆت لە ئەم کەرتە ڕزگارکە چۆن خۆمی لێ ڕزگار دەکەم
هەموو هاوکێشەکە زەربی 2 دەکەم بۆی ئەم 1 لەسەر 2 لەگەڵ ئەم بڕێیە نەمێنێت. باشە کاتێک کە لێکدانی 2 دەکەم چی دەمێنێتەوە؟ دەبێتە 2 دڵتا ثێتا یەکسانە بە 2 ئۆمێگا ئای دڵتا تی زایدەن ئەگەر 2 لێکدانی ئەم بڕێژکەم ئەم 1 لەسەر 2 نامێنێت دەبێتە ئالفا دڵتا تی دووجە. باشە ئەم بڕێ موجەبە هەمووشی زانراوە. ئەگەر بیبمە ئەم لای یەکسانەکە دەبێتە چی؟ دەبێتە ناقص واتە نیشانەکەی دەگۆڕێت ئۆمێگا ئای دڵتا تی یەکسانە بە ئالفا دڵتا تی دووجە. ئێستا زۆر بە ئاسانی من دەتوانم ئالفا بدۆزمەوە. ئالفا یەکسانە بە چی؟ کەرتێک دەکەمەوە ئەوەی کە لەگەڵ نەزانراوەکەیە دێتە ژێرەی کەرتەوە و ئەوەی ئەم بەر یەکسانەکەش دەچێتە سەرەی کەرتەوە 2 دڵتا ثێتا ناقسەن 2 ئۆمێگا ئای دڵتا تی. بەڵام لەبیری نەکەی نەچی ئەم دڵتاتیە لەگەڵ ئەم دڵتاتیە کورتکەیەوە. بۆچی؟ چونکە ئەم دوو بڕێ چی لە نێوانیاندا هەیە؟ ناقص لە نێوانیاندا هەیە بۆیە تۆ ناتوانانی ئەمانە کورتکەیە. خۆ ئەگەر لێکدان لە نێوانیاندا هەبووە ئەو کاتە تۆ بە ئاسانی دەتوانی کورتیکەیەوە ئەم بڕێشت لە کۆڵ دەبەوە. بەم شێوەیە ژمارەکاندا دەنێمەوە من دەتوانم ئالفا بدۆزمەوە. بینە سەر ڕاهێنانی 1 بۆ دال لاپەڕە 12 بزانین چۆن ئەم پرسیارانە شیکار بکەین. دەڵێت تای ئۆتۆمبیلێکی یاری کە لە دوورەوە بە کۆنتڕۆڵیش دەکات خێرا دەبێت بە گۆشە تاودانی 22.4 ڕاد کەواتە گۆشە تاودانەکەی پێداوین 22.4. باشە ئەگەر تایەکە بە گۆشە خێرایی 10.8 ڕاد پێرسەکەن دەستی بە خولانەوە کرد کەواتە گۆشە خێرایی سەرەتایی داوە 10.8 ڕاد پێر سەکەند. کەواتە ئەگەر بەم بڕێیە دەستی بە خولانەوە کرد گۆشە خێراییەکەی دەبێتە چەند؟ ئۆمێگا فاینەڵ یەکسانە بە چەند؟ پاش چی؟ پاش 3 خولی تەواو. ڕاستەوخۆ پێی نەگوتین گۆشە لادان یەکسانە بەوەندە بەڵام تۆ دەبێت بزانی ئێمە گۆشە لادان بە ڕاد یاخود بە دیگری بە پلا یاخود بە خول دەپێوین. کەواتە دەڵێ ئەگەر دڵتا ثێتا یەکسان بێت بە 3 ڕیب ئەو کاتە تۆ گۆشە خێرایی کۆتایی بۆ بدۆزەوە. یەکەمیشت ئێمە پێویستە چی بکەین؟ ئێمە پێویستە ئەم ڕیفە بگۆڕین بۆ ڕاد. چۆن دیگۆڕم؟ گوتمان یەکەمیشت پەیوەندی نێوان ڕیف لەگەڵ ڕاد دەنووسم. 1 ڕیف یەکسانە بە چەند ڕاد؟ یەکسانە بە 2 پای ڕاد. باشە اینجا گوتمان هەنگاوی دووەم چی دەکەین؟ دراوی پرسیار دەنووسم. دراوی پرسیار 3 ڕیفە لێکدان کەرتێک دەکەمەوە. ئەو یەکەی کە لەگەڵ دراوی پرسیارەکە هەمان یەکەیە دێتە ژێرەی کەرتەوە کەواتە 1 ڕیف دێتە ژێرەی کەرتەوە و ئەو یەکەی کە دەمەوێت لە کۆتاییدا بمێنێتەوە دەیبەمە سەرەی کەرت 2 پای ڕاد. ئێستا لێرە ڕاد دەمێنێتەوە ڕیف لەگەڵ ڕیف دەڕوە 3 زەربی 6 زەربی 3.4 دەکەم یەکسانە بە ئەوەندە ڕاد. کەواتە ئێستا گۆشە لادانیشم هەیە. کەواتە با بزانین کام هاوکێشەیە بەکاردەهێنین بۆ شیکارکردن یاخود بۆ دۆزینەوەی نەزانراو کە ئۆمێگا فاینەڵە. ئەگەر تێبینیم کەی من ئۆمێگا فاینەڵم دەوێت ئۆمێگا ئینەیشەڵم هەیە بەڵێ ئالفام هەیە بەڵێ بەڵام دڵتەتیم نییە کەواتە دوو نەزانراو هەیە من ناتوانم ئەم هاوکێشەیە بەکار بهێنم. ئەم هاوکێشەیە ئەمە نەزانراوە ئەمەمان هەیە ئالفاشمان هەیە و گۆشە لادانیشمان هەیە کەواتە من ئەم هاوکێشەیە بەکاردێنم بۆ دۆزینەوەی گۆشە خێرایی کۆتایی. لە دووەمیاندا دەڵێت تایەکەی پرسیاری یەکەم چەند کاتی پێویستە بۆ ئەوەی 3 خول بخولێتەوە. ئەم جارە کاتی دەوێت دڵتەتی یەکسانە بە چەند؟ ئێستا ئەمەشیان زانراوە ئۆمێگا فاینەڵیشمان دۆزیەوە کەواتە یەکی لەم هاوکێشانە بەکار دەهێنم. من دەتوانم ئەم هاوکێشەیە بەکار بهێنم چکە یەک نەزانراو دەمێنێتەوە ئەمەمان دۆزیەوە. من دەتوانم ئەم هاوکێشەیەش بەکار بهێنم چکە ئەم 3 نەزانراون ئەمەیان نەزانراوە.
من دەتوانم ئەم هاوکێشەیەش بەکاربهێنم کەواتە کام هاوکێشەیە بەکاردێنی دەتوانی بە ئاسانی کات بدۆزیەوە. پێداچوونەوەی بەندی 1 بۆ 1 لاپەڕە 12 پرسیاری یەکەم دەڵێ ئەم دوو گۆشەی خوارەوە لە پلەوە بگۆڕە بۆ ڕادیەنت زۆر ئاسانە دوو هەنگاوە تۆ دەتوانی بە ئاسانی لا پلەوە بیگۆڕی بۆ ڕاد دەبێت تا ئێستا بەباشی فێر بوو بن و ئەمە ئەم دوو نمونەیەشی کارکە بۆ گەشەکردن و فێربوونی خۆت. دووەم دەڵێ مێشولەیەک لە دووری 5 سانتیمەتر لە چەقی پەپکەیەکەوە دەنیشێتەوە. ئەگەر ئەمە پەپکەیەک بێت مێشولەیەک لە دووری 5 سانتیمەتر لە چەقی ئەم پەپکەیەوە 5 سانتیمەتر دەنیشێتەوە. دەڵێ ئاراستەکەشی جوڵەی میلی کاتژمێرە باشە کەواتە بە ئاراستی جوڵەی میلی کاتژمێر دەخولێتەوە. مێشولەکە لەسەر کەوانەیەک دەسوڵێتەوە کە درێژیەکەی 5 سانتیمەترە. درێژی کەوانەکە یەکسانە بە چەند؟ ئەمیش یەکسانە بە 5 سانتیمەتر. دەڵێ گۆشە لادانەکەی یەکسانە بە چەند؟ ئەم گۆشە لادانەوە تا سێتا یەکسانە بە چەند؟ زۆر ئاسانە، سێتا یەکسانە بە ئێس دابەشی ئار. ئێسەکە چەندە؟ 5 سانتیمەتر 5 سانتیمەتر لەبەرەوە هەردووچیان سانتیمەتر پێویست ناکە بیگۆڕین بۆ مەتر یەکسانیشە بە چی؟ بەڵام ئەمە دەڵێ ئاراستەی میلی کاتژمێر کەواتە ئاراستەی میلی کاتژمێر ئاراستەی ئێس دەبێتە چی؟ دەبێتە ناقس. ئەم ناقسەواتە چی واتە ئاراستەکەی میلی کاتژمێرە یەکسانیشە بە ناقسن 1 ڕاد. بەم شێوەیە من دەتوانم گۆشەلادان بدۆزمەوە. پرسیاری سێم دەڵێ پاسکیل سوارێک لەسەر ڕێڕەوێکی بازنەی دەجوڵێت نیوەی ڕێڕەوەکە لە ماوەی 10 چرکەدا دەبڕێت ناوەندە گۆشە خێرایی چەندە؟ ئەگەر ئەمە ڕێڕەوێکی بازنەی بێت و پاسکیل سوارێک لەسەر ئەم ڕێڕەوە بسوڕێتەوە دەڵێ ئەم پاسکیل سوارە نیوەی ڕێڕەوەکە دەبڕێت واتە چی نیوەی ڕێڕەوەکە؟ واتە نیوەی بازنەکە دەبڕێت نیوەی چێوەکەی دەبڕێت لە ماوەی چەند چرکەدا؟ لە ماوەی 10 چرکەدا. ئەگەر دڵتاتیمان هەبێت یەکسان بێت بە 10 سێکەن باشە گۆشە خێرایی یەکسانە بە چەند؟ ناوەندە گۆشە خێرایی یەکسانە بە چەند؟ ئێمە دەڵێن کاتێک کە تەنێک خولێکی تەواو دەبڕێت ئەگە خولێکی تەواو یەگڕی واتە هەموو چێوەی بازنەکە ببڕێت ئەوە چەند پلە دەبڕێت؟ ئەوە 360 پلە دەبڕێت و یەکسانیشە بە چی؟ یەکسانیشە بە 2 پای ڕاد. ئەگەر خولێکی تەواو هەموو بازنەکە یەگڕی بێت ئەی نیوەی بازنەکە دەبێتە چەند؟ دەبێتە نیو ڕیف. ئەی بە پلا دەکاتە 180 ئەی بەڕاد دەبێتە پای واتە ئەم بڕانە هەمووی لێکدانی چی دەکەم؟ لێکدانی 1 لەسەر 2 دەکەم کەواتە گۆشەلادانم دەبێتە چەند؟ گۆشەلادانەکەم یەکسانە بۆ نیو بازنە یەکسانە بە پای ڕاد ئۆمێگا یەکسانە بە دڵتا سێتا بۆ دڵتاتی یەکسانیشە بە ئەوەندە ڕاد پێر سێکەند. باشە ئەگەر لە پرسیار داهاتەوە گوتی چارەگێکی بازنەکە بڕی من چی بکەم؟ گۆشەلادانم دەبێت بە چەند؟ باشە بازنە هەمووی چەند چارەگە؟ 4 چارەگە. چەند چارەگی بڕیوە؟ 1 چارەگی بڕیوە کەواتە ئەم بڕانە لێکدانی چەند دەکەم؟ لێکدانی 1 لەسەر 4 دەکەم. ئەمە لە چه حاڵەتێکدا؟ ئەگەر گوتی چارەگێکی بازنەکەی بڕی ئەی ئەگەر گوتی نیوەی بازنەکەی بڕی باشە بازنە چەند چارەگە؟ 4 چارەگە. باشە چەند چارەک دەبڕێت؟ 2 چارەک کەواتە دەبێتە چی؟ دەبێتە 2 لەسەر 4 یەکسانیشە بە 1 لەسەر 2 کەواتە لێکدانی 1 لەسەر 2 دەکەم. ئەگەر وتی 3 چارەگی بازنەکە دەبڕێت باشە بازنە چەند چارەک بوو؟ 4 چارەک. چەند چارەک دەبڕێت؟ 3 چارەک دەبڕێت کەواتە لێرە زەربی چی دەکەم؟ ئەم لە ئەم بڕانە هەمووی زەربی 3 لەسەر 4 دەکەم. ئەگەر وتی هەموو بازنەکەی بڕی هەموو بازنەکە واتە چی؟ واتە لە 4 چارەکی بازنەکە هەر 4ی بڕیوە یەکسانیشە بە چی؟ یەکسانیشە بە 1 کەواتە ئەمە هەمووی زەربی لێکدانی 1 دەکەم هەر خۆی دەکاتەوە. بەم شێوەیە تۆ دەتوانی گۆشەلادان بدۆزیەوە ئەگەر بەم شێوەیە پرسیاری بۆ هێنایەوە. پرسیاری 4م و 5م تەنها بەکارهێنانی یاسا هیچی وای تێدا نییە ئێوە دەتوان خۆتان شیکاری بکەن بۆەوەی کە دەستان لەگەڵ شیکارکردنی پرسیارەکان ڕابێت. بەم شێوەیە بەندی یەکەممان تەواو کرد
پشت بەخوا دەچینە بەندی دووەم لە بەشی یەکەم کە باس لە پەیوەندی نێوان هێندە بەهێڵ و هێندە بەخولەکان دەکەین و باس لە جوڵەی بە سوور دەکەین و باسی ئەو هێزە دەکەین کە وا دەکات کە تەنێک لەسەر ڕێڕەوێکی بازنەی بمێنێتەوە. تا بابەتی داهاتوو تەندروست باش بمێنن.